لە پاش ئەو ڕەوشەی کە دروست بوو کە هێزێکی زۆری بە ناوی حەج شعبی سوپای عێراقی ڕووی کردە ئەم سنوورە تا چەندێک ئێوە کۆبوونەوەکەتان کە ئەمڕۆ کردان دەرەنجامەکەی چی بووە و چ ڕێکەوتنێکتان کردو لەگەڵ سوپای عێراقی و حەجی شعبی. دیارە ئێمە هەوڵماندا بۆی ئەو منتیقەیە تووشی شەڕ نەبێەوە ئەو کارەساتەی کە لە دووسقورمات و لە کەرکووک دروست بوو و کارەساتە ڕوونەکاتە ئێرە و ئەو دیارە زەرروزیانەکان هەم بۆ جەماوەر و هەم بۆ هێزی پێشمەکە هەم بۆ سوپای عێراقیش بوو هەر بەتەنیا بۆ لایەنێک نەبووە بۆیە ئەمڕۆ لەسەر پێشنیازیە هەم پارێزگار و هەم ڕیسی ئەرکانی جێشی عێراقی و قایدی عملیات و هەمویان داوایان کرد کە ئێمە بچینە مەنسووریا بەڵام من ڕازی نەبووم بەوە وتم ئەوان بێنە کوباشی دوایی کاک عەدنان و برادران کاک شەرکۆ و کاک ئیبراهیم ڕازی بوون لەسەر ئەوەی بچینە کوبرا لە کوبرا دانیشین دیارە کۆبوونەوەیکی باشمان کرد و ئێمە زۆر مناقەشەمان لەسەر زۆر شت کرد لە منتیقەکە و بگەڕێنەوە بۆ دەی شەشی 2014 کە ئەو کاتە داعش هات جێشی عێراقی لەکوێ بووە یان سەیترە مشتەرەکانمان لەکوێ بووە لەو جێگەیە ئەوان بێنەوە ئەو جێگەیە بەڵام جێش ڕەنگە نێتەوە ئەو جێگەیە و سەیترە مشتەرەکان دانێ لە ناو شاری جەلەولا گوڵاڵەیش لەوێ فەوجی تەواریەکە دێتەوە ئەو فەوجە تەواریە دێتەوە ئەوێ پاش بژارکردنی ئەوەی کە بژارەکەن و پیاوە خراپەکانی لێ دەرێنن فەوجی تەواری دێتەوە جەلەولا هێزی پێشمەکەی کوردستان لە سەنگەرەکانی خۆیان ئامێنێتەوە لە جێگەکانی خۆیان ئامێنێتەوە و بە هەموو لایەک هەوڵە دەین ئارامی لەو ناوچەیە پارێزین خۆشببختانە بە هیمەتی هەمووم برادرانە توانیمان شەڕدوور خێنەوە لەو ناوچەیە و ئارامی بگەڕینەوە بۆ ناوچەکە. هەندێک کەناڵی وایان کردووە کە خەڵک ترس و دڵە ڕاوکێ بخەنە دڵی خەڵکەوە و چاواشەکاری بکەن ئێوە پەیامتان چییە بۆ ئەو خەڵکانە؟ بە دڵنیاییەوە ئێمە ڕێکەوتنمان کردووە و لەو ناوچەیە شەڕ نابێ کێشە دروست نابێ و خەڵک بە ئارامی لە ماڵەکانی خۆیان دانیشێ ئێمە هەموو ئەو هۆڵانەمان بووە کە خەڵکی کوردستان تووشی زەرەر نەبێ بە تایبەتی خەڵکی ناوچەی خانەخین و ئەنە تووشی زەرەر نەبێ و بە دڵنیاییەوە هێزی پێشمەکەی کوردستان و پۆلیس پارێزەری سەر و ماڵی خەڵکە لەو مەنتیقەیە و دڵنیابن هیچ کێشەیەک لە بینی ئێمە و جێشی عێراق دروست نابێ لەبەرەوە ئەوان لە جێگەی خۆیان و ئێمەش لە جێگەی خۆمان هەتا کاک عەدنان وتی ئەگەر جێگەیەکتانەوێت لەو سەنگەرانی ئێمە بتان دێنێوتیانە بە قوربانە هەموو لە سەنگەرەکانی خۆتان بمێنەوە لە جێگەی خۆتان بمێن و هیچ جێگەیەک چۆڵ مەکەن. کاک شەرکۆ